بە ناوی خوای گەورە کوردستانیانی خۆشەویست هاو خەمانی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە چالاگوان و ڕۆشن بیرانی ڕاستەقینە کەس و کاری سەربەرزی شەهیدان بریندارانی کیمیابارانی هەڵەبجە تاقانەکانی کیمیابارانی هەڵەبجە کەس و کاری ونبوانی کیمیابارانی هەڵەبجە چەند ساڵە ئێمە وەک کەس و فریادڕەس ڕوومان ناوەتە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئازار و دەرد و مەینەتیەکانی هەڵەبجە ببینێ بۆ ئەوەی هاوار و ناڵەی بریندارانی کیمیابارانی هەڵەبجە ببیسێ بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نە کەس بوو بۆ ئێمە نە فریاد ڕەز بوو و نە چاوێکی هەبوو ئازار و مێنەتیەکانی هەڵەبجە ببینێ و نە گوێیەکی هەبوو هاوار و ناڵەی خەڵکە قوربانی دەرەکەی ببیسێ چەند ساڵە لێرە یادەگەکرێتەوە و بە هەندێ دروشم و قسەی بریقەدار و بەڵێنی بێکردار کۆتایی پێهێنرێ کە کۆتایی بە یادەکە هات هەڵەبجەش هەروەک خۆیەتی ئێمە هەزار یادی کارتۆنی لەو شێوەیە ئەکەینە قوربانی دڵی شکاوی گەنجێکی هەڵاتووی ئەم شارە هەزار یادی لەم شێوەیە ئەکەینە قوربانی گەنجێک بۆ ئەوەی هەلێکی کاری دەستکەوێ و شەرەفمەندانە لەم شارەیە بژی هەزار یادی ئاوها ئەکەینە قوربانی هاوار و ناڵەی شەوانەی بریندارانی کیمیابارانی هەڵەبجە هەزار یادی ئاوها ئەکەینە قوربانی هاوار و ناڵەی ئەو دایکەی کە 34 ساڵە بە خەیاڵی لە باوەشگرتنی کۆرپەونبووەکەی سەر ئەنێتەوە و ڕۆژەکاتەوە لەبەرەوە وەکو کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ڕایەگەێنین ئەمساڵ لە 34مین ساڵ یادی کیمیابارانی هەڵەبجەدا بە هیچ شێوەیەک بەشدار نابین لەو مەراسیمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ 34مین ساڵ یادی کیمیابارانی هەڵەبجە سازی ئەکات و بۆ خۆمان بەجیا مەراسیمێک بۆ پرسەی شەهیدەکانی خۆمان دادەنین لەبەرەوە پێمان وایە هەڵەبجە بە تەواوی فرامۆش کراوە و قوربانیەکانی بە تەواوی پشتگوێ خراون و هەرگیز هێندەی پۆست و پلە و پایە و دەستکەوتە حیزبی و شەخسیەکان گرنگیان پێنەدراوە لەبەرەوە چیتر ئێمە لەم مەهزەلەیە بەشداری ناکەین و گوێ لە قسە و بەڵێنە بێکردارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ناگرین ئێمە دەستخۆشی لە هەر هەوڵەکەکەین بۆ کەمکردنەوەی ئازاری قوربانیانی کیمیاباران بەڵام بەڕاستی ئەوەی ساڵی ڕابردوو ئەم ساڵیش بە تەمان بیکەن بەداخەوە داواکارم لەو لایەنەی کە تەمویلی ئەو پرۆژەکە هاوکارە بێت لە واقعی قوربانیەکان تێبگا و گوێ نەگرێت بۆ ئەو بەرپرسانەی کە بۆ گەورەکردنی خۆیان هەندێک کارەکەن ساڵی ڕابردوو ئەو تیمە هاتنە پارێزگای هەڵەبجە و ئێمە وەک کۆمەڵی قوربانیان تا ڕادەیەک هاوکاریان بووین و ئێمە کاتێک کەس لەگەڵ وەزارەتی تەندروستی پەیوەندیمان کرد وتیان ئەو تیمە کە هاتوون ئێمە بێئاگان لێی و ئەو تیمە ئەو لایەنەی کە هێناوێتی ئەبێ ئەو ئیدامەی ئەو پرۆژە بدات دیارە کاتێک ئێمە سەردانی بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەمان کرد پێیان ڕاگەیاندین بەڵێ ئەو تیمەی کە هاتوون بڕیارە 90 کەسیان بۆ زەرعی قەرەنی بکەن لەلایەن هەردوو بەڕێزان هاوسەرۆکانی یەکێتی یەکی سی زەرعی قەرەنیان بۆ بکرێ و یەکێک لەو بەرپرسانەی کە تیمەکەی هێنابوو ئاغای ئەسەدی کە هاوکاریان بوو مەڵێنی دابوو ئەوی 30 کەسیان بۆ زەرعی قەرەنی بکە بەداخەوە لەو 90 کەسە هەتا ئێستا یەک کەس زەرعی قەرەنی بۆ نەکراوە ئەوەی ئەم ساڵیش کە دووبارە ئەبێتەوە هەمان بەرنامەیە بۆ تێپەڕاندنی شانزەی سێ ئەگەر ئەوان بەرنامەیان هەیە چارەسەر بکەن ئەو لیستەی ساڵی ڕابردوو کە ڕایان گەیاندووە ئەتوانن لەسەر ئەوە کار بکەن و من کاتێک کە پێم وتیان تیم تێک چووە وتم خۆ لیستەکە تێک نەچووە بۆیە ئەو خەڵکانەی کە دەهێنرێنە ئێرە دوو ڕۆژ پێشەوە بێبێن سیتیسکان بکەن فەحسیان بۆ بکرێ ئەوانە هەمووی بودجەیانەوێ و عەزیەتی ئەو خەڵکەیە بۆیە من داواکارم لە جەنابی کاک باڤڵ
ئەوەی کە لێرەوە دەوترێ زۆر دوورە لە ڕاستیەوە کە ئێمە ئیزانین سپاسدانەکە تایبەت بە نەخۆشخانەکە بەداخەوە لە برەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کۆمپانیانەی کە لە سایەی خوێنی شەهیدەکانی گەلی کوردەوە بە تایبەتی من باس لە هەڵەبجاکەم بوونەتە ملیارلێر لە برەوەی ئەگەر پرۆژەیە کەم و کوڕی هەبێ ئەوان بێن پارەی بخەنە سەر و ئەو پرۆژەیە تەواوکەن بەداخەوە دوو کۆمپانیای گەورە دێن تموحەکەنە نەخۆشخانەیەکی کیمیاباران هەر یەکێک لای خۆیەوە دەیەوێت بودجەیەکی لە ڕابکێشێ و نەخۆشخانەکەیان بەو ئاستەگەیان کە ئێستا گەیاندویانە 2 ساڵە بۆ 3 ساڵە ڕوات دەوامی تیاکرێ کە هێشتا نەخۆشخانە تەسلیم نەکراوە زۆر نیگەران بوون و ئێمە سکاڵاشمان تۆمار کرد لەبەرەوەی لایەنی لە ناو عەقدەکە ناومان نەبوو دادگا سکاڵاکەی وەرنەگرت ئێمە ینی ئەگە بڵێن هیچ نەکراوە ئەوە بێزەمیریە بەڵام ئەو شتانەی کراوە ڕەبت بووە بە شەخصەوە ئێمە پرۆژەمانەوێ یاسامانەوێ ئێمە باش لەوەکەین کەیسی قوربانیان لە ئاسی نۆدەوڵەتیا بە جینۆسایت بناسێنرێت هەتا ئێستا لە پەرلەمانی کوردستان یاسایەک نییە بۆ بریندارانی کیمیاباران یاسایەک نییە بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی کیمیاباران بۆیە ئەوەی کە کرابێ جوهدی شخصی بووە پشتیوانی شخصی بووە ئێمە دەمانەوێت بەرنمەکان بە یاسایی بکرێن و هەر کەسێک دەیەوێت پرۆژەیە بۆ هەڵەبجە بکات ناکرێت دوای تەوابوونی ئەو کەسە لەو شوێنە پرۆژەکە کۆتایی پێبێت ئێمە دەمانەوێت کێشەکانی هەڵەبجە بکرێن بە یاسا چارەسەر بکرێن تەمان ئێمە کاتێک دێنە ئێرە نوێنەرایەتیە و خەڵکەکەین کە ئێمە دەنگی بە ئێمە داوە و ئێمە زیاتر لە 4 کۆبنەوەمان کردووە لەگەڵ ئەو شەریحانە و ئێمە بەڕاشکاوی کاتێکێک دانیشتیشمان کرد لەگەڵ جەنابی پارێزگار متمان ئێوە حەز دەکەن سەروی خۆتان لێتان ڕازی بێ ئێمەش حەز دەکەین ئەو خەڵکی کە دەنگی داوە بە ئێمە لە ئێمە ڕازی بێ بۆیە کاتێک گەڕاینەوە بۆ لای ئەو خەڵکانی کە ئێمەیان تەمویل کردووە کە لەگەڵ ئیدارە و لەگەڵ لایەنەکان قسەمانە بێ ڕێی ئەوانەوە بوو کە ئێمە ئەمساڵ بەشدار نەبین بۆیە ئێمەش ناتوانین لە ڕێی ئەو خەڵکانە دەرچین کە ئێمان هەڵبژاردووە ئێمە دڵنیای ئیدارەی شارەکەینەوە دڵنیای هەموو خەڵکێگەکەینەوە ئێمە هیچ کێشەیەک دروست ناکەین تەنها دوورگرتنمان هەڵوێستێکە بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هەست بکات ئێمە بەو هەموو قوربانیەوە نیگەرانین لەوەی کە دوای 34 ساڵە بریندارێک لەسەر گیرفانی خۆی زەڵی قەرەنیەکات کەسێک 34 ساڵە بە دوای سۆراقی مناڵەکەی ئەگەڕە وەڵامی نییە پرۆژە یاسایەک لە پەرلەمانە بۆ نایکەن بە یاسا بۆمان ئەمانە بەڕاستی گرفتن و ئێمە ئەمانەوێ حکوومەت لەسەر ئەمە بوەستێت و دڵنیاین ئەگەر ئەم هەڵوێستانە زووتر ببووە ئەم کەیسانەی مە بە ئەمڕۆ ناگەیشت